مناعة زيادة لموضوع أعشابها من ناتوانم بڵێم دژە ڤایرۆسەکەی هەیە بەڵام ئەو کۆمەڵەشتانی کە بەکار ئەهێنرێت وەکو قستی هندی یاخود هەر بابەتێکی کە باسم کە جاترەیە ڕشکەیە مێخەکە زەردەچەوەی هەر بابەتێکی کەیە ئەمانە دژی ڤایرۆسی کرۆنا نین واتە ناتوانین بڵێن ڤایرۆسی کرۆنا لە ناو ئەبا شتیوا هەر نییە بەڵکو بەرگری جەستەی ئەو کەسە زیاد ئەکا. ئێمە هاتوونەتە بازار بە تایبەتی بۆ کڕینی ڕشکا کەوا بۆ ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایە چارەسەرێکی زۆر باشە تەجروبە کراوە هەروەها بەجگە لە ڕشکا جاترە هەروەها زەیتی ڕشکا زۆر شتێکی باشە ئەمانە چارەسەرن بۆ ئەمڕۆ. هذا الكون شلون عدم توفر لحد الآن الدواء الناجح لەبەرەوەی تا ئێستا چارەسەرێکی سەرکەوتوو بۆ زاڵبوون بەسەر کۆڕۆنادا نەدۆزراوەتەوە هێشتا لە کۆڵینەکان لەسەر بەکارهێنانی چەند ڤاکسین و دەرمانێک بۆ چارەسەری ڤایرۆسەکە تاوا نەبوون بۆیە خەڵک دەیەوێت لە ڕێگەی بەرهەمهێنانی ئەم جۆرە گژوگیانەوە بەرگری لەشی خۆی بەرامبەر بە ڤایرۆسەکە بەهێز بکات. نلجأ إلى زيادة مناعة الإنسان بأخذ هاي الأعشاب